سڵاو ئیسلامیەکانی کوردستان ئایا هەڵقوڵاوی هەلومەرجە ئاینی و کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکانی هەرێمی کوردستان نین یان وەک دەڵێن وەک هەر ئەفکار و ئایدۆلۆژیایەکی تر هاوردەکراون لە دەرەوەی هەرێم و بەسەر گەلی کوردستاندا سەرپێنراون بینەرمان. حیزبی سیاسی بە هەموو جۆرەکانیەوە ئاینی بێت یان ئایدۆلۆژی، چەپ بێت یان ڕاست، لایەنگری گۆڕانکاری بێت لە هەموو بوارەکانی ژیاندا یان داکۆکی لە بەهاو نەریتەباوەکان بکات، دوجار پرۆژەیەکە بۆ گەیشتن بەدەسەڵات. پارتە ئیسلامیەکانی کوردستان چی جیان دەکاتەوە لە حیزبەکانی تر و چۆن دەتوانن پاساو بۆ بوونی خۆیان بێننەوە لەناو کۆمەلگایەکی موسڵماندا؟ کۆمەلگەی کوردەواری کۆمەلگەیەکی فرە چەشن و فرە ڕەنگ و فرەدەنگە. لەم کۆمەلگەیەدا جۆرەها ئاراستە و ئایدۆلۆژیا دەجوڵێنەوە، بەڵام وەک دەزانین ئیسلامیەکان بەگشتی سەر بە ئەهلی سوننە و جەماعە، لەناو ئەهلی سوننە و جەماعەش سەر بە ڕەوتی سەلەفین. ئەدی بۆچی هەندێک جار ئەگەنە حەدی تەکفیر لەگەڵ یەکتریدا. ئێمە دەبینین ئەمڕۆ گروپێکی ئیسلامی چوونە ناو پەرلەمان و دیموکراسیت بە کفر دەزانێت، لە بەرامبەردا گروپێکی تری ئیسلامی چوونە ناو پەرلەمان و دیموکراسیت بە میکانیزمێک دەزانێت بۆ گەیشتن بە موسڵمانکردن یا ئەسلەمەکردنی کۆمەلگا. پرسیاری سەرەکی بەرنامەی کرانەوە ئەوەیە خاڵی جیاوازی نێوان خودی پارت و گروپە ئیسلامیەکان لە چیدایە؟ ئایا ئەوان کۆمەلگا بە ئاینی دەکەن یان خاوەن ڕوانگەیەکی جیاوازترن لە حیزبە عەلمانیەکان؟ بۆچی زۆرجار لە نێوان خودی ڕەوت و ئاراستە ئیسلامیەکاندا ناکۆکی و ناتەبایی هەیە؟ سەرهەڵدانی پارتە ئیسلامیەکان لە کوردستاندا گوزارشت بۆ لە پێویستیەکی کۆمەڵایەتی و سیاسی کۆمەلگای کوردستان یان درێژکراوەی ڕەوت و ئاراستەیەکی هەرێمایەتی و جیهانی بووە. ئایا حیزبە ئیسلامیەکان توانی یانە شوێنگەی دیاری خۆیان لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان دیاری بکەن؟ ئیسلامیەکانی کوردستان بەگشتی زۆر جار بەوە تاوانبارەکرێن کە دەستی دەرەوەن یا هەڵتۆقیون لە وڵاتە بە دەستێکی دەرەکی. طبعاً ڕایەکی تریشێکە ڕای ئیسلامیەکان خۆیان و خەڵکانێکی تریشە کە ئیسلامیەکان کوڕی ئەم ئەرزن، زادەی ئەم وڵاتن، زادەی ئەم خاکەم، ئەگەر ئەفکاریشیان ئیسلامی بێ و وەک حیزبی شیوعی کە ئاشکرا مارکسین و بەڵام ناکرێ بڵین ئەوان کوڕی ئەم خاکەنین. پێت وە تا چەند ئەم ڕاستە یاخود ئەتوانین تەسنیفی بکەین؟ نەڕاستیە ئەو قسە و بابەت و تشکیک و گومانانەی کە بڵاو ئەکرێتەوە و تۆمەتێکی ئاوا بدرێتە پاڵ ڕەوتێکی فکری ئیسلامی بێ یا غەیری ئیسلامی بێ، بە قەناعەتی من بابەتێکە دوورە لە ڕاستیەوە بێبنەمایە، چونکە هەر تاکێکە لەم کوردستانە لە ماوەی 56 ساڵی ڕابردەوە کوتاکۆک و جەماعەت و حزب کە کاریان کردووە، ڕاستە لەوانەیە متەئەثیر بوون بە ئەفکاری دەوروبەرەوە، بەڵام ئەوەیشیان هەر بۆ خزمەتی هەرێمەکە و لە خزمەتی ئەو فکرە و قەناعەتا بووە کە ویستیانە خزمەتی گەل و نیشتمانەکەی پێ بکەن. ئیسلامیەکانی جۆک و هەموو لایەنەکانی ترکە لە کوردستانە هەبوون لە مایە 70 ساڵی ڕابردووە کە لایەنە کوردیەکان زۆرجان متەئەثیر بوون بە ئەفکاری مارکسیەوە، بە جۆرە ئەفکاری لیبراڵیەوە و ئێستاش هەریەکان متەئەثیرن بە جۆرێک لە ئەفکارێکەوە. ئایا ئێمە ئەتوانین بڵین لەبەرەوەی فڵان حزب فڵان فکرێ هەیە هەڵقوڵاوی کوردستان نییە، خۆڕسک نییە یا سەر بە دەرەوەی؟ ئەوە هەمووی قسەیەکە ئەتوانم بڵێم لە دنیای نەخوێنەواری و لە دنیای عامەیە قیمەتی هەیە. زۆر باشە مامۆستا فکرەکە گەشت، بەس بزات باس لە ئیخوان لەگشت و لەگەڵ سەرلەفی با بڵین علمی ئەکرێ کە ئەوان لە سعودی و ئەمان لە تەنزیمی عالەمی و لە تورکیاوە بە تایبەتی لە ئێستادا تاوانبارەکرێن لەم شتێ. ئەمە تەنزیمی عالەمی ئیخوانی ئەزانین، پێت وایە ئەمە حقیقەتێکی هەبێ لەو بارەوە؟ لە ڕاستیە ئەوەی شەر شتێکە بێبنەمایە، چونکە ڕاستە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان وەکو هەر پێشتر ئاماژەم پێکرد فڵان لایەنی کوردی متەئەثیر بۆ بە فکرە و ئایدۆلۆژیای مارکسیێتەوە فڵان فکرێکی تر و ئەوامر وەکو مادەیان بە هیچ شێوەیەک. لە ڕاستیە من وەکو ئەندامێک کە
زیاتر لە 25 ساڵ لە سەرکردایەتی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان وەک کاتێک ئێمە خەباتمانە کرد هیچ شتێکی خۆڕسک بوو قەنەعەتێکی خۆڕسک بوو ڕاستە سوودمان لە فکری حەسەن بە ناوەرگرتووە لە ئیخوان وەرگرتووە لە ساینەوەڕسی وەرگرت لە هەر خاوەن فکرێکی تر ئێمە مارکس ئەگەر فکرە و بۆچوونی باشێ بێ سوودی لێ وەربگرین بێنن لە هەرێمە ئیسفادەی لێ بکەین و بۆ خزمەتی ئەزمونەکەی خۆمان بەکاری بهێن ئیسلامیەکان بەگشتی جۆرێک لە ئەگەر ڕاست بێ ئەو کوسەیت قوتب لە معالی ماڵی ئیستیعلائی ئیمانیان هەیە یعنی خوان بەگشتی ینی خوان بەوە بە باشتر ئەزانن کرد لە چاو خەڵکە لە چاو حتا مسلمانی ئاسایی ئەوە لە چاو حزبی ئیلمانی و ئەوانەیە زیاتر ئەمە بەشێکی ڕاستیە گەر بەشێکی ڕاستی نەبێ پێت وایە بەم عەقڵیەتە ئێستا ئەکرێ سیاست بکرێ هەو بەشی بکرێ لەگەڵ خەڵکە ئیسلامیەکان ئەوە بەو شێوە بیر ناکەنەوە لەوانەیە لە قۆناغێکە کەوا ئەزانم هەموو فکرە و حرەکەوت و ڕەوتێک بە کۆمەڵە مەراحلێکا تێپەڕێ مەرحەلەی هەرزەکاری و تا مەرحەلەی کامەڵبوون و من ئێستا وازانم ئیسلامیەکان لە مەرحەلەی کامەڵبوونان وێستم ئەو پرسیارە پێت وایە گەیشتونەتە کامەڵ بوون وڵا بن وازانم لەو ئەو قۆناغانەمان تێپەڕاندووە هەر خۆمان بە باش بزانین ئێمە خۆ دەزانی هەر لە سەرەتاکانەوە وامانوتە ئێمە جەماعەتێکین لە مسلمانە نەمانوتە ئێمە هەموو مسلمانانە ناڵێن ئێمە نوێنەری خۆ پێغەمبەری خوین کاتێک ئەو فکرە دروزە بێ لە کۆمەڵێکەیە لە تاقمێکە کە خۆی بە نوێنەری خۆ پێغەمبەر بزانێ و بناوی خۆ پێغەمبەر بناوی خۆ پێغەمبەرەوە قسە وەک یەکگرتوو ئەم قسەی بەڕێز دراست بێ نسبیەن بەس وەک حزبێکی وەکو جیهادی سەلەفی وەک سەلەفیەتی مەدخەلی ئەم قسەی ڕاستە بۆ ئەوانیش یاخودوان نییە ئەو خۆی بە شتێکی پیرۆسترە حەقی ڕەهازانێت لە ڕاستیە ئەگەر لە ڕوانگەی دینۆ سیر بکەیت هەموو ئەو بۆچوونانە چەوتە چونکە کاتێک کە ئینسان لە دینە بەرەو کامەڵبوون و بەرەو زیاتر بەهرەمەند لە دینە ئەڕوا ئەبێ خاکی بێت ئەبێ متەواضع بێت ئەبێ ڕێز لە هەموو خەڵکی بگرێ ئەبێ گیانی تەسحێ و فیداکاری و ڕێز و احترام و پێکەوە ژیانی هەبێت وەک ئەو قاعدەی کە لە بەردەممانایە مەسەن لە سوشیال میدیا ئەیان بینین من هەست دەکەم ئەو قاعدەیە وا تربێت نەدراوەکە مەسەن پارتیەک و یەکێتیەک لەگەڵ ئەوە فەرقیان بەس حیزبایەتیە نەکدین پێتوانێت ئەوە ڕاست بێت تا ڕادێک هەروکو ئاماژەم پێکرد بە جەناب لە ڕاستیە مەرحەلەی سەرەتایی و گەنجەتی تا تێگەیشتێکی تەواو بەرەو ڕشتێکی تەواو ئەوڕشت ئەوانەیان تایە ئەو گەنجانە ڕاستە بەڕاستی ئەوە بە جەنابەت بڵم کە کاتێک لە ئەدەن لەو سنوورانە یعنی ئەو تەماویزانە بۆ خۆیان دروست دەکەن لە ڕوانگەی پەروەردە و پێگان و منهەجیەتەکەی ئێمە نییە ئەگینا دەمارگیری و تعەسوب شتێکی هەڵەیە بم بوورە من حەز ناکەم وەکێ گرتوو پرسیارەکەوانی ئاراستە بکەم حەزەکەم وەک بڵین ئەو ڕەوتە ئیسلامی کە بەگشتی هەیە چ ئیسلامی جیهادی چ ئیسلامی با بڵین کۆمەڵی ئیسلامی مەسەرەن بزوتنەوە بەگشتی پێت وایە ئەمە پۆلێن بکرێ هەموو ئەم قسەی بەڕێز هەمووی ئەگرێت نەخێر لە ڕاستیە ئێسێمە گەر ساحەی ئیسلامیە ساحە گەورەکە سیر بکەین ئاراسەیەکی توندڕەوی هەیە بە ناوی جیهادی و توندڕەویە ئاراسەیەکی میانەڕە و ئیسلاحی هەیە ئەمەی کە من باسیەکەم ئەم تەجروبە و مراجعاتەی زیاتر لە ناو ئیسلاحیەکان ناکراوەتەوە لە ناو جیهادیەکانیشە لە قۆناغە جۆرا و جۆرەکانە هەبووە خۆ هەر ئەمەیە کە تۆ ئاماژەی پێکە ئەم بۆ چوونە چەوتە و تێگەیشتن چەوتەیە بەرامبەر بە دین و بەرامبەر بە ئیسلامی بوون وای لەکە شەرعیەت ئەدا بە خۆی خەڵک بکوژێت خەڵکی بتەقێنێتەوە ئێمە بە هەموو شێوەکو تیارێکی میانە ڕێوەک و فکرێکی میانە ڕێوی ئیسلاحی دشی ئەو بۆچوونان چونکە ئەو بۆچوونانە پێچەوانەی دینە پێچەوانی واقعە پێچەوانی ئینسانی بوونە پێچەوانی هەموو بەهایەکی مرۆییە زۆر باشە مامۆستایەوە ئەمان بزات لەسەر یەکگرتوو ئەم پرسیارە ئەەکەم بەڕێز دەفەرمووی ئێمە گەیشتوونەتە پلەی کامەڵ بوون یاخود با بڵین نزیک بوونەتەوە پێتوانێت هەنگاوی تر ماوە دوای ئەمە یەکگرتوو بۆ نمونە ئێستا حیزبی نەهزەی تونسی هەنگاوێکی زۆر لە پێشەوەن لە چاو ئەم ئەفکارێکی ئێستا ئەم واقعە با بڵێن باس لە فکر نەکەن ئەم واقعی یەکگرتوو کە لە ئێستا ئەیبینین یان نەهزە یاخود بڵین مالیزیا هەنگاوی پێتوانێت لە پێشتر بن ئەوان نەخۆ من بە ئەوەش تۆزە ڕاستکەمەوە بە ئەو تەسکی خۆمان نەکەین کامەڵ بوون بەواتەی کە لە بواری دینداری ئەوترێت ینی وا ئەزانم لە چاو خۆمان لە چاو ئەزمموی مەسەرن 40 ساڵ و
وەلەم دوایە لە نەوەدەکانەوە تەجروبەیەکە لە هەرێمی کوردستانە الحەمدولillah تا ڕادەیەکی زۆر جیاواز لە جیهانی دەرەوە یەکگرتو توانیوێتی مەراجعاتی باش بکات گۆڕانکاری باش بکات هەوڵی داوە لە ئاستی قۆناغەکەیا بێت و بێگومان کاکیگیان ئەم شتانە کە ئەو چی پێشکەش ئەکرێت و ئەتوانێت چی بکەی زیاتر لە مەرحەلەی تەمکینایە لە مەرحەلەی دەسەڵاتایە مامەساهیوە باس لە مستەقبل بکەین یعنی یەکگرتو تا ئێستا با بڵین کۆمەڵە و یەکگرتو هەموو ئەحزابی ئیسلامی و تەیارات نەکسە لە دەروە ئەحزابیشە تەیاری ئیسلامی بەگشتی وەک سەیرەکرێ ئەلتەرناتیفێک بەدیلێک نییە بێجگە لەو سۆزە دینیە ئەو جۆشە دینەی کە خەڵک بەهۆیەوە جۆشە درێن ئەمما وەک بەدیلێکی سیاسی بەدیلێکی کۆمەڵایەتی بەهێزک و بەدیلێکی ئابووری شتێک نابینرێ پێی بوترێ با بڵێن ئەمە بەدیلە بەدیلێ و واقعا خراپەیەکە ئێمە تێک تۆ سەیری هەرێمی کوردستان مەکە کە نیسبەیەک ئازادی و پەراوێزی ئازادی هەیە پێمە بێت ئەو کوردستان نەکەین بەڵام دنیای واقعی عەرەبی و دەسەڵاتە بەناو ئیسلامیەکان هەمووی دەسەڵاتێکی داپڵۆسێنەرن دەسەڵاتێکی دیکتاتۆرین دەسەڵاتێک مەجال بە خاوەن فکر و جەماعەتەکانی تر نادەن تۆ هەر سێری ئیخوان کە ئیخوان لە چەند قۆناغێکە فڵان سەرکردیان 20 ساڵە سجنا بۆ 25 ساڵ ئێستێشە لە ئاخر تەجروبەیە کە پاش دەیان ساڵ هەڵبژاردنیان کرا ئێستا هەمویان لە سجنان بەس پێتوانێت ئەو هەڵی خۆیان نەخێر لە ڕاستیان من وا ئەزانم ئەگەر بڵی هەمووی هەڵی خۆیان بۆ جۆرێک لە بێئینسافی بووە کۆمەڵێک بوون لە ئینتخاباتێکە لە کەشوهەوایەکی ئازادا زۆرینەیان هێناوە هەر چۆنێک بن ئەبێ لی بگەڕێت تا 4 ساڵی خۆی تەواوکە دوایی بەدەنگ لای بیتەوە باشە من باس لە کوردستانەکەم بۆ نمونە ئێمە لە 94ەوە یەکگرتو وەک حزبێکی سیاسی مەدەنی ئیسلاحی ئەمە کە وەصفی خۆیەتی بڵین تعریفی یەکگرتو بۆ خۆی ئاواییە وەک حزبێکی مەدەنی سیاسی ئیسلاحی ئیسلامی توانیوێتی چه ئەلتەرناتیفێکمان باتێ یەکگرتو توانیوێتی سەمامێکی ئەمان بێ ساحی کوردستانی بپارێزێ لە فکری توندڕەویەکیە بۆ لەو لایەنانە ئەگەر ئەوە نەبووایە لە ڕاستیا فکری توندڕەوی ئێستا زۆر گەشەی کردبوو لەلایەکی تر پێکەوە ژیان ئەتوانم بڵێم ئاکار و ڕەفتاری جوانی بۆ دنیای سیاست گێڕاوەتەوە هەموو حزبەکانی کوردستان بە زۆری گیانێکی دژمنکارانی نەیاری پاکتاوکردنی یەکتر یەکگرت و توانی لە نێوان ئەم حزبانە بە شێوەیەکی هاوسەنگ بە شێوەیەکی برایانە بە شێوەیەکی دڵسۆزانە ئەمە بەرهەمێکی باش چی پێ ئەتوانێت ئیشتیازی ئەم مەرحەلەی خۆی بکات بۆ نمونە تا ئێستا یەکگرت و کۆمەڵیش نەیانتوانی بڵین پاشگری ئیسلامی لە خۆیان بکەنەوە هۆکاری ئەمە چییە تۆ تا بیتە حیزبێکی نائیدۆلۆژی حیزبێکی کۆمەڵایەتی جەماوەری نەک بەس ئیسلامی بە کۆمەڵێک ماسەفاتەوە جێ بێتەوە تیاتا لە ڕاستیە کاکەگیان ئێستا کێشەی حیزبەکانی کوردستان ئەمە نییە ئیسلامیە و عیلمانیە و ئەم نازناوانە کێشەکە بابەتی دەسەڵاتە چۆنیەتی ممارەسەکردنی دەسەڵاتە حکومە چۆن پەرلەمان ئەبەی بەڕێوە چۆن حکومەت ئەبەی بەڕێوە چۆن قەضا ئەبەی بەڕێوە بێگومان ئەمە بەڵگەنویسە لە هەر وڵاتێکە ئیدارە و ئیرادەکان ئازاد بوون ئیتر وەکو بڵێ ڕێگەی پێشکەوتن و گەشە سەندن خۆش ئەکەین. ئایا دەتوانین سیاست بە ئاینی بکەین مێژووی پارت و گروپە ئیسلامیەکان بە تایبەتی لە واقعی هەرێمی کوردستان توانیوێتی چ زیادەیەک بخاتە سەر کۆی پرۆسەی سیاسی لە کوردستان پەیوەندی نێوان دەقی پیرۆز و حیزبی سیاسی چییە؟ ئایا ئەوان بەتەنیا خاوەن حەقن بۆ شیکردنەوەی دەق و فەرموودە لە ڕووی سیاسیەوە؟ لە کوردستانە چەندین حرەکاتی ئیسلامی سیاسیمان هەیە بێجگە لە ڕەوتەکانی سەلەفێتی جیهادی و سەلەفێتی وەکو ئەڵێن عیلمی یاخود مەدخەلی ئەمە هەمووی ئەڵێن ئیسلام چارەسەرە الئیسلام هو الحل پرسیارەکە لەمەدا ئایا ئیسلام چارەسەرە کام ئیسلامیان ئەمان خوان لە بینی خوانێک تریش تەکفیر و تەفسیق و تەبدیع ئەکەن یانی چه ئیسلامێک چارەسەر ئایا خۆی ئەو قسێ هەر ڕاستە
تەسەور دەکەم سێ محوەری سەرەکی دابنێم وەکو مەدخەلێک بۆ ئەو بابەتە تا فرێمی قسەکانی خۆمش تێدا بکەم. یەکەمیان باسکردنی ئەم مەوزوعە دوور لە سیاقاتی مێژووی کە بۆ ئەسڵەن ئەوە بوو بە پرسیارێک مەطلوبە باس بکرێتن لە دوای ڕوخانی خلافەتی ئیسلامی. دوو وا مقتەنعم کە تێکستی پیرۆز نەسی مقدس جواب دروست دەکات. نەسی مقدس قورئانە و سنت لەگەل ئەو قسانێک کە هەیە کە سنت ئۆیان تەفسیری خودی قورئانەکە چۆنە چونکە ئەوش هەندێک تەفسیراتی لەبەرەوە ئەڵێم ئێمە کاتێک کە باسی ئیسلام دەکەین ناکرێت بە عمومیە بچین چونکەوەندە غەڵ بەغەڵ بوو سیاقاتی تاریخی هاتوونە ئەو مەزمونە پڕ بووە لە چەندین مەزامین و ممارەساتی تر کە محتاجە ئێمە کاتێک کە حتى ئەڵێن ئەلیسلام هو الحل مەقسەدمان چیە، تەحکیمی شەریعە مەقسەدمان چیە. سێ جەدەلە سەرەکیەکە جەدەلێکی شەعائیری نییە بەقەدەر ئەوەندەی منهەجەتە کە ئەوش گرێدراوە بە خاڵی دووەم. ئێمە کام نسخەی ئیسلام لێرە وەکو کوردستان تەبەنیمان کردیە و کار پێ دەکەین. فەگەر بین ئەو مصطلحە ئەلیسلام هو الحل ڕەنگە بۆ ئەو برادرانە و هەر کەسێک ئیمانی هەبیت بە ئیسلام وەکو منهەجەتێک مافی بیتن ئەو تەرحەی هەبیت وەکو هەر ئایدیۆلۆژیەکی تر دیسا و ئیدعا ئەکاتن. بەڵام زۆر گرنگە دووشت هەبیت. یەک بە تەواضعەوە بێتە ناو ئەو جەدە لە مجتەمەعیە و نیقاشە لەگەل ئەطرافی تر دانوستاندن هەبیتن چونکە ئەو ئیسلام نییە، حرەکاتی ئیسلامی و ئەحزابی ئیسلامی ئیسلام نییە، ممارەسەیەکە لە ممارەسات. فلەبەرەوە ئەڵێم ئەبێ متەواضع بیتن چونکە ڕەنگە هەندێک لەو تەرحانە ئەسڵەن تەرحی ئەبێ مەفروضە متەواضع بێ. بێگومان بەس ئایا وایە عملياً زۆر لەو نەمازجانە هەن کە ئیحساسێک دروست دەبیتن لای ئەو ئەطرافانە کە وەکەئەنەهو ئەو نوێنەری خوایە و بەبوونی ئەو وەضعەکە باش دەبێت. بەڕێزت پێ توانێت تا ئێستا حرەکاتی ئیسلامی لە کوردستانە و زۆریان بە تەعمیم نەکەم عەقڵیەتێکی ڕادیکاڵی ئینقیلابیان هەیە بەڵام ئانێ بە شێوەیەکی نەرم ئەم پرۆسەی ئەنجام بە نەک بەشێک بن لە ئەو بڵێن جوڵە ناوە کۆمەڵایەتی کە لە ناو کۆمەڵگەی کوردەواریە هەیە بەس خۆی بە بەرزتر ئەزانێتەوە ئەوێ سواری ئەو ڕەوتە بێتن. فبەعام فکری ئیسلامی ئەو مشکلەی تێدا هەیە دێتن معبەە و پڕە خاصەتەن لەبەر هەندێک سیاقاتی سیاسی دێتن ئەوێ خۆ ئیسبات بکاتن و والێ دێتن نەسە مقدسەکە ئیسلام خۆی و ئازان خۆی نوێنەریتی فوالێ دێتن کاتێک کە دێتە ناو نیقاشەکەدا حاڵەتێک لە ئستیعلائی لێیە گفتوگۆ و دانوشتانەکە بە طبیعی بە نۆرمەڵ ناکەتن زایدەن ئالیاتی عملی نییە یان شعاراتی عامی مامۆستا چێ ئەوی کردووە بە خاوەنی ئیسلام کۆمەڵگە خۆی خاوەنی دینی خۆی نییە تا ئێستا ئێمە ئەڵێن 95% کورد مسلمانە لەم 95% لەوانەیە بڵێن 90% ملتەزیمە بە دین بە حەڵاڵ و حەرام بە مەفاهیمە گشتەکانی ئیسلام چێ ئەمی کردووە بەو ئاغایە با بڵێ کەس بۆی نییە خۆی بە نوێنەری خوا لەسەر عاردا بنێتن تەنانەت حرەکاتی ئیسلامی و کاتێک کە بیتە حزبێکی سیاسی ئەسڵەن استینطاق و استیجلابی دین بۆ ئەوەی کە تەمسیلی من بکەت و دیفاع لە بۆچوونی میکرد تەسەور دەکەمەوە ئیشکالێکی ترە یعنی ناکرێ ئەم مەوزوع دەکرێ مرۆڤێکی مسلمان ممارەسەی کاری سیاسی بکەت و بەهاکانی خۆی هی دینی متدین بێ و بجوڵێتن پێی بە بەهاکان و ئەوانە بەس ناکرێ پێ بڵێت من دینم و کاتێک کە مثلا تۆ تعامل لەگەڵ من دەکەیت تۆ تعامل لەگەڵ دین دەکەی نە في النهاية ئەو ممارەسەیەکی بەشەریە بەڕێزە لەم قسێتە وازەحتر بۆ بینەر جیاوازیەکەی لە بینی دین و دیانە و متدینە سەداسەد حتى لە نێوان ئیسلام و مێژووی ئیسلامیش دووشتی زۆر جیاوازە چی بکەین بۆی بتوانین منهەجێک دانین ئاین وەک خۆی لە شوێنی خۆی بەڕێز و کارا و کاریگەر بێ دوور لە شەڕە ئایدۆلۆجی و سیاسی و سیراعە حیزبیەکان دوسێ هەنگاو هەنە مەطلوبە ببیت یەکێک ئەسڵەن ئیرادەیە کەبیت لە نێوان ئەو نوخەبانەی کە ئێستا ئیدارە و دروستکردی ناسنامەی کوردستانیەکەن ئەو ئیرادەیە هەبیت کامانەوێ ئیسلام ببیتە بەشێک لەو نقاشە کە تەسەور دەکەم مەطلوبە چونکە عملیەن هەیە عەڵقە لەسەر ئاسی شەعائیری و عاتفی مرحلەی دووەم نوخەب بێن فکری حتى با سیاسی بیت بەس داخلی جەدەلێکی سیاسی نەبی تا دواتر مەساڵحی سیاسی تەحەکوم بە قەراراتی نیهایی نەکەتن چونکەوە جەدەلێکە بۆ دروستکردنی ناسنامەکە سێ ئێمە نسخەیەک مۆدێلێک بۆ ئیسلام لەسەر بنەما سەرەکیەکان بۆ خۆمان بۆ کوردستان ئەبێ دیزاین بێت لە ئیسلام یاخود لە ناو ئێمە لە حاڵی حاضر حاجزێکەیە لە بینی منێ ئەوام لەگەڵ نسووسە فەرقی چییە لەگەڵ خۆیان ئەم ئەڵێ ئەبێ من نسووس شەرحکەم تۆ گوێ لە من بگریت تۆ بۆت نییە لە خۆ تۆیشکی
خۆ مەسیحێتیش مشکلیان لەگەڵ خۆیانە لەگەڵ نسوسەکانە ئەو عملیان ئێمە لەو مەرحەلەدا مەرحەلەیەکی ئینحیطات و دواکەوتنە ڕاستە زۆر کێشە هەنە ناو فکر و ممارەساتی دیندا و خیتابی وعزی هەر بخۆی باسێکی ترە فەیمە بەس باسی چارەسەر دەکەین ئەگەر باسی ئەدوا و کێشەکان بکەین کێشێ بەس ئێمە ئاڵێن ئۆکێ ئیسلام هەیە و بوونی هەیە و ئەبێ ئێمە بزانین چۆن تەعامل لەگەڵ ئەو وەزع بکەین چونکە واقعێکی مجتەمەعیە و قەنەعاتی گەلێکە فچۆن تعامل بکەین ئەوەیە ئەمما بڵێن کێشە نییە لەناو یعنی مسلمیندا و حرکات و جەماعەت و بێگومان هەیە لەناو تەرەفی تریشدا هەیە وەکو گوتم ئێستا تەرەفی تر بەشێک لە تەخەوفات ئەسڵەن هەیە چونکە یەکێک نسخەی خۆی هەیە چۆن لە دین تێدەگرێت ئێمە محتاجین بین ئەو نیقاشە بکەین نسخەی ئێمە چییە زۆر باشە من ئێستا هێمە سەر نمونە ئێمە چەند نمونەیەکمان هەیە لەسەر ئیسلام مالیزیا دەوڵەتێکی مسلمانە 160 لایەنی کەمی مسلمانە ئێستا زۆر لە حرکاتی ئیسلامیش جۆرێک شانازی پێواکەن بەڵام نە ئیدعای تەطبیقی شەریعە نە ئیدعای تەمسیلی خوا ناکات کۆمەڵگەیەکە بە پێی نەریتەکانی خۆی کە نەریتێکی دینی باوەتیە تەحەکومەکە لەولا شۆ تالیبان و داعشمانەیە کە بە ناوی خوا و پێغەمبەرەوە کارەکانیان نەکرد کوردستان لەکوێی ئەم دوانەیە ببینین کوردستان و مالیزیا فەرقیان چییە لەو تێڕوانینە بۆ دین ئەگەر ینی سامپڵێک بکەمە پێوارێک من لەگەل نموزەجی مالیزیم ئەسڵەن بە درێژایی دیسان مێژووی ئیسلام دەوڵەتێک نەبووە بەناوی دەوڵەتی ئیسلامیان کەسێک خۆی بڵێتن من نوێنەری خوامە لەسەر عرد بە واتایە کە ئێستا ئێمە باس لەکەین فەمەفرۆزە ئێمە کاتێککە دێن باسی ئالیات دەکەین چۆن بژێوی خەڵک عەدالەت و ئازادی بۆ خەڵکێکە فەراهەم بکرێتن زیاتر لەوەی کە ڕۆڵی ئێمە شتێکی تربیتن کە بێن ئەفکاری خۆمان فەرزکەین لەسەر خەڵکێکیان ئەربیل مناسبە قسەیەکی مەهاتیر دامەزرێنەری مالیزیا هێنن ئەڵێ کاتێک نوێژەکەم ڕۆکەمە قیبلە کەعبە کاتێک تەکنۆلۆجیا و علم و ئیدارەمەی ڕۆکەمە ژاپۆن ڕاستە بەڵام لای ئێمە ئەڵێن بۆ هەموو شتێکە بێ بکەینە قیبلە و پێتوانێت ئێمە ناسنامەی خۆمان ون کردووە یا حرکاتی ئیسلامی ناسنامەی خۆیان ون کردووە لەم بارەوە حرکاتی ئیسلامی لە فەزایەکی تەمان ئەوش هەیە یعنی احتیمالێکی لەوان باشتر بیت لەویتر بەڵام بە شێوازێکی گشتی زۆر خطابی ئەوان خطابێکی وعزی و گشتیە تەسەوورێک ئایدۆلۆجیا ئەویان تەسەوورێک هەیە ئەگەر مەسەلەن خاصەتەن لە خطابە وعزیەکە ئەگەر هەمومان نوێژمان کرد حتا بە ئیطارە شەعائریەکەدا و چوینە مزگەوت هەموو کێشەکانی ئێمە چارەسەر دەبیتن طبعاً بەو سەطحیەتە نییە من ناڵم گرنگ نییە ئێمە نوێژ بکەین و ڕۆژوو بگەین هەرچەندە ناکرێت ئیلزامی خەڵک پێ بکەین باشە بەڵام ئیلزام ناکرێتن بەڵام دواتر لەسەر ئەو ئەساسە چ جۆرە چارەسەر و میکانزمان هەیە بۆ کێشەکانی ئەو خەڵکە چۆن بتوانین وا لەکەن بژێوی خەڵک باشتر لێبێتن حرکات و جەماعەت و ئەحزابی ئیسلامی تا ئێستا بەعام ناتوانێت بە ئالیات وەڵامی ئەو پرسیارانە بدەنەوە باشە من لەم ڕۆژانەیە جۆم لە مفەکیرێکی ئیسلامی بوو قسەیەکی جوانی کرد بۆ ئەم تەئید بۆ ئەمەی بەڕێزە ئەڵێ مەسەلەن پێمان ئەڵێن ئەگەر هەمومان نوێژی بەیانی لە مزگەوت بین چارەسەری ئومەتی ئیسلامی دەکرێت بڵێ ئەفغانستان نوێژی بەیانی و ئیشانۆ کویەکە بعضیاڵان متون هەموو لەبەرکەین دین ئێمە سەرەکەوین مۆریتانیا هەموو متونیان لەبەر هەموو قورئان و حەدیثیان لەبەر هەزارە هەیە ئەوە مۆریتانیا بینین لەکوێ حەزارەتان لەکوێ ژیانان ئەفغانستانیشە بین پێتوانێت ئەم جۆرە عەقڵیەتەیە کە ئێمەی خسوەتە ناو چاڵی دواکەوتنەوە لە چاو دنیادا ئەو جۆرە تەفسیرە هەیە و هەندە جار وان نزیک دەبم کە فعلەن قسەی مارکس بەو تەفسیرە ئەدین ئەفیۆنی الشعوب ڕاست دەردەکەویتن دوور نەچین هەر خودی یعنی قورئان پڕە و سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم پڕە لەو نەماجانەی کە ئەو جۆرە تەفکیرە هەڵەیە یعنی خودی پێغەمبەر لەناو بەدردا کاتی کە دێتن پلانەکە دادەنێتن لە مەرحەلە یەکەمدا خۆی پێغەمبەریشە بەڵام ڕایەکی عسکەری ئەداتن کە یەکێکی تر ئەڵەتن ئەو ڕایەکی دروست نییە و ڕای سەحابیەکە دەردەچیت لە بواری عسکەری باشتر لە ڕای پێغەمبەر اینجا لە ئوحوددا دیسان پلانێکی عسکەری محکەم دادەنێت بەڵام گروپێک لێدا شێوازی معرەکەکە دیسان بە شێوازی تر تعامل دەکەن لە جەولەی یەکەم ئەبنەوە و لە جەولەی دووەم ئەدۆڕێن کەواتە دنیا لەسەر ئەساسی ئەسباب دروست بووی پێتوانێت ئەم عەقڵەی ئیسلامی کە ئێستا تەعاملی پێوەکە کە بەم شێوەیە سەیری دین و سەیری کۆمەڵگە و سەیری دەسەڵاتیشەکە هەر ئەو باگراوندە ئەو خەیاڵگە تەکفیریە بێ کە کۆمەڵگە و با بڵین دەسەڵاتی سیاسی بە موسڵمان نازانێت کۆخۆی یا بەلایانی کەمەوە بەوەی نازانێت کە شایەنی ئەوە بێت دەسەڵاتی کۆمەڵگەیەکی موسڵمان بەڕێوە بەرێ خۆی بە شایەنتر دەزانێت چونکە ئەوە بە کەسێکی جاهیل دوور لە دین نەزانێت
من دوو وڵام هەیە بۆ ئەو پرسیارە. یەکێک گروپ و ئەحزابی سیاسی ئیسلامی بەشێکن لەو تەخەلوفەی کە عام لە وڵاتەکانی ئێمەدا، یعنی وە نەبیتن ئەحزابی بەناو علمانیان هەر ناوەکە چی بیتن حلولیان هەبیتن بۆ وەزعی ئێمە واقعی ینی وازەحە چۆنە. دوو چونکە ماوەیەک هەبوویە خۆیان بە میراتگەری ئەو فکرە عەزیمە دادەنێن لە بەدرێژایی مێژوو، فەوا تەسەوور دەکات ئەو چارەسەری پێ خاصەتەن کە واقعی حال پیشان دەداتن کە ئەو جۆرە ممارەساتانە ئەو جۆرە چارەسەرانە دەردی وەزعکیان نەداوە، فئێستا خۆی بە ئەحەقتر دادەنێتن. بەڵام حاڵەتێکی مفارقە و ئیستیعلاء بێگومان هەیە، خلاصە هەمومان عام و بەتایبەتی لە کوردستان پێویستیمان بەو تەواضوع هەیە لە غڕوری خۆمان دابەزین، کەس لە ئێمە حەقی مطلقی پێ نییە، ئەبێ مەجال بدەین گفتوگۆ بکەین تا مەلامح و شناس و ناسنامەی گەلی خۆمان بدۆزین. کەس لە خۆمان چێ بە علمانی و بە ئیسلامیش هەر کەسێک بە ملحد و مؤمنەوە بە اشتراکی شوعی لیبرالی هەر جۆرە، چونکە ئێستا مەرحەلەی سیاغەی ناسنامە و دستورەکەینە، یعنی هێدی بەرە ئەوە دەچێت. پەیامی سەرەکی حیزبی سیاسی گرتنە دەستی دەسەڵاتە و ئەمەش دەبێت لە پرۆژەی کرداریدا خۆی دەربخات بۆ ئەوەی ببێت بە بەشێک لە پرۆسەی سیاسی.